ئەم پشووی هەفتەیە دەستگاکانی کەژناسی ئاماژەیاندا بە بەرزبوونەوەی مەترسیداری پلەی گەرما بەڵام پلەی گەرمای شارە گەورەکان لە ویلایەتی نیویۆرک و فلادلفیا و واشنگتن سێ ئەوەندە بەرز بۆتەوە. هەر لە ڕۆژی یەکشەمەوە دامەزراوە خزمەتگوزاریەکانی کەژناسی نیشتیمانی ڕایگەیان کە بەم نزیکانە پلەی گەرمادا دەبەزێت بەڵام کەشوهەوا هەر لە ئاڵوگۆڕدا دەبێت و هۆشداری ئەوەشاندا کە باران بە هەورە بروسکەوە دەبارێت و بارانی لێزمە و تێکچوونی کەشوهەوای لەگەڵدا دەبێت. وا پێشبینی دەکرێت ڕۆژهەڵاتی ئەمریکا بگرێتەوە و مەترسی کەوتنەوەی لافاو لە ئارادا بێت. لە ئێستادا 95 ملیۆن کەس لە ئەمریکا لە ژێر سایی بەرزبوونەوەی پلەی گەرمادا دەژین بەڵام پێشتر نزیکەی 150 ملیۆن مرۆڤ ئەو گەرما زۆرە گرتینیەوە. لایفتایم ئەم پێشبڕکیان ساز کردو و 12 تەن ئاو و شەربەتی پاراستنی کەمبوونەوەی ئاوی جەستەیان بە خۆڕایی بەخشیوەتەوە. هاوکات ئەو بۆ ماوەی 2 ڕۆژە ڤیستیڤاڵی ئۆزی بە خواردن و نمایشی کۆمێدی و مۆزیک و خۆخستنەبەر ئەو پرژێنەکان لە مەیدانە گشتەکەی نیویۆرکدا بەردەوامە. هەر لە واشنگتن 500 ناوەندی خۆفێنێکردنەوە بۆ دانیشتوان کراوەتەوە. بەرزبوونەوەی پلەی گەرما زۆربەی وڵاتانی جیهانی گرتووەتەوە لە ئەمریکاوە تا وڵاتانی ئەوروپاش ژمارەی پێوانەی تێپەڕاندووە.